بەپێی زانیاریەکان و بەپێی جموجۆڵەکان جارێکی تر دەوڵەتی تورک دەیەوێت جارێکی تر هێرش بکاتەوە سەر باشووری کوردستان و شەڕ دەست پێ بکاتەوە لەگەڵ گەڕیلا. بێگومان هیچ کاتێک شەڕ چارەسەر نییە و ناتوانێت کێشەکان حەل بکات و چارەسەری بکات، بەڵکو پێویست دەکات دەوڵەتی تورک ینی پەنا بۆ ئاشتی و گفتوگۆ بەرێت، پەنا بۆ پرۆسەی ئاشتی بەرێت، پەنا بەرێت بۆ ئەوە کە دانیشتن بکات لەگەڵ کورد بە شێوەیەکی دێموکراسیانە لەگەڵ دۆستی کورد تەعامل بکات. و بەپێی بێگومان ئەو هێرشانە کە دەکرێت وا پێویست دەکات کە ئێمە هەموو لایەنەکانی کوردستان بەڕاستی یەکدەنگ دژی ئەو هێرشانە بین، دژی ئەو داگیرکاریانە بین و ئەوە بە دنیا ڕابگەێنین کە ئەوە چارەسەر نییە و ئەوە خەدرێکە لە خەڵکی کوردستان و لە هەرێمی کوردستان و لە قزەی کورد دەکرێت. بۆیە داواکارین ئێمە ئومێد دەکەین هیچ لایەنێک لە باشووری کوردستان و لە بەشەکانی تری کوردستانیش بە هیچ جۆرێک هاوڕا و هاودەنگ و هاوکاری ئەو دەستدرێژیان نەبێت. لە ڕاستیدا ئەوە حکوومەتە ناوەندیەکانی هەر چوار پارچەی کوردستان ئیساچە حکوومەتی مرکزی عێراقیانی بەغداد بێژین، چە ئێران کە جمهوری ئیسلامیەوە لە تورکیا و هەروە لە سووریای چا بەشار ئەسەد خۆیان مخالفی یەکگرتنەوەی دەوڵەتی ملەتی کوردن و ئەمە تەنیا بە دەستی ئەوانیە بەڵکو بە پشتیوانی زلێزەکانە لەوانە حتا شاید بێژین ئەمریکا کە چۆن مەنافعی مشتەرێکیان هەیە بە تایبەت ئەوەی کە ناتوانن ئەوەی کە پێیان خۆش نییە کوردەکان یەک بگرن. بۆیە مەترسیدارە، بەڵام خەڵکی کوردستان نیشانی داوە کە مقاومەوە ئەتوانێت بەشدار بێت بۆ ئەوەی کە من ڕاستیەکەی زۆر شارەزانیم لەوەی کە پارتی دموکرات بەشدارە لەم شەڕەیانە، بەڵام هیوادارم شتێکی وانە بێ و ئەگەر بێت هەروواکە لە ڕۆژاوا نیشانیاندا کە سەردانان وێنن. هیوادارم شتی وا پێش نێت، بەڵام ئەگەر بێ خەڵکی کورد زۆر شۆڕژگەرانە بەرخۆدانەکەن لە بەرامبەریە وەکو کۆمەڵە مخالفی هەموو شەڕێکین، چۆن تەنیا لە ناو شەڕەکانە خەڵکی هەژار و فەقیر و تەبەقەی کرێکارێکە تیاچی و هەموو شەڕەکان مەنافعی ئەمپریالیستەکان تەزمینەکەن یا بێژم ئەو بە نەفعی زلهێزەکانە، وەلی لە نەتیجەی هەموو شەڕەکان ئەوە سەکە خەڵکی فەقیر و هەژار تیاچی و بە نەفعی تەبەقەی کرێکار نییە، نەتەنیا شەڕی ناو کوردستان بەرکو لە هەموو جیهانە ئەلان لە ئوکراین و رووسیا ئێمە ئەزانین کە تەنیا خەڵکی فەقیر و هەژارن کە تیاچن. ئەمە نیشانێ چارەنووسی هەموو شەڕێکە کە تەنیا خەڵکی هەژار و فەقیر تیاچن. بۆیە ئێمە وەکو تەشکیلاتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستە ئیران دژ بە هەموو شەڕێکین لە هەموو دنیا. ئێمە گەر خوێندنەوە بکەین ئەمڕۆ کە جەنگی جیهان کە ینی ئاماژە بەوە کرێ جەنگی جیهانی سێم لە ئاردوو ساتا دروستە پێ و باس لەوە ئەکرێ کە ئەمڕۆ شەڕی نێوان دەوڵەتی رووسیا لەگەڵ ئۆکرانیا و باس لە دەوڵەتی چین دەکرێت کە بۆ تایوان و ئەمە لە ناوچەکە کە باس لە پرۆژەیەکە کرێکە بۆ تورکیاش و بۆ ئێرانیش کە لە ینی پشکی ئەو شەڕە ئێراکرێ و ئەمانش دەست بە داگیرکاریەکەن. بۆیە ینی هەمومان لە مێژووە ئەومان بینیوە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەمیشە لە مێژووە دەوری شێری بینیوە لە داگیرکردنی خاکی وڵاتانی کە ئەگەر تۆ هەر لە جینۆسایدکردنی ئەرمەنیەکان و گەلی کورد لە باکوور و هەتا بڵێن لە ڕۆژئاوا و لە باشووریش هەمیشە ئەم دەوڵاتە دەوری سەرەکی بینیوە لە قڕکردنی مافی گەلەکەمان. بۆیە ئەمەش بە دووری نازانین، بەڵام بە هیواین هیچ حزبێکی سیاسی لە باشوور بێ یان لە باکوور یان لە ڕۆژهەڵات یان لە ڕۆژئاوا یعنی زاتی ئەوە نەکەن کە هاوکار بن یان پاڵپشت بن یان چاوساغی دەوڵەتە داگیرکارەکان بن بۆ بە تایبەت دەوڵەتی داگیرکەری تورکیا کە لەما بن.
ئەوەی جارێ شتێکی ڕسمی یان بەڵگەیەکی وا لە بەردەست نییە بەڵام بە هیوادارین هیچ حزبێکی سیاسی ذاتی ئەوە نەکە ئەمە بێ بێگومان زەرەر و زیانەکانی زۆر لەوە زیاتر ئەبێ چکە کەوتە جەنگ کوشتنی لێ بێ قوربانی لێ بێ بۆیە ئەو کاتە بێ فشاری شەقام فشاری جەماوەری و حزبە سیاسیەکان لە هەر چوار پارچەیە گردوو بن و چی لەگەڵ قۆنسڵی شوێنەکان و لەگەڵ یۆئێنا و بە تایبەت هەر حزبێکی سیاسیش کە هاوکار بوو لەم داگیرکەرەی تورکیا ئەبێ یعنی وەک چۆن ئەڵێ بخرێتە لیستی ڕەشەوە.